کۆرۆنا گەڕایەوە. نوێترین جۆری ئەم ڤایرۆسا کە دەگوترێت لە وڵاتی هیند سەری هەڵداوە جۆری دێلتایە کە جگە لە هیند گوازراوەتەوە بۆ چەندین وڵاتی دیکە. بەرچاوترین جیاوازی ئەم جۆرە نوێی ڤایرۆسی کۆرۆنا پەیوەندی بە خێرایی بڵاوبوونەوەکەیەوە هەیە. بەداخەوە هەروەکو ئێستا تێبینیەکەین کە لە تەواوی تاقیەکانە ژمارەی پشکنینەکان بە تەواوی زیادی کردوێتەوە کەواتە خەڵک پێداویستی بە پشکنین هەیە. ئەویش هۆکاری ئەوەی کە شەپۆلێکی تری کۆرۆنا ڕووی کردوێتەوە وڵاتەکەمان کە زیاتر لە جۆری گۆڕاوی دەلتایە خۆی ئەبینێتەوە بەپێی دوایین پشکنینەکان کە ئەنجام درراوە. بێگومان لە پرسیارەکەی جەنابتەوە کە وردی کەمەوە ئەویش کۆرۆنا وەکو خێزان بەگشتی توانایەکی لە ڕادەبەدەریان هەیە بۆ گۆڕانکاریکردن. بە تایبەت گۆڕانکاریکردنیش لەکوێیە؟ لەو پرۆتینانی کە ئەکەونە سەر ڕووی ڤایرەسەکە. لەو حاڵەتەوە کە گۆڕانکاری ڕوو ئەدا جارێکی تر توانای دروستکردنی شەپۆلێکی تری هەیە. ئەوەی کە گرنگە ئێمە چەند سەرنجێ بخینە سەر نیشانەکانی کۆرۆنا بە شێوەیەکی کورد و پاشتر ئەو شکلانێ جیاوازێنی کە ڕۆژانە ئێمە ئەیبیستین لە هەر وڵاتێک نوعێکی تازە پەیابێت و ئایا سەبەبی چییە و نیشانەکانی چۆنە گۆڕێ. جارێکم کۆرۆنا وەکو خۆی وەکو نیشانەکانی بریتە لە ڤایرۆسێک کە تووشی ڕێڕەوی هەناسە ئەبێ و چەند نیشانەیەکی هەیە. لەوانە یەکەم نیشانەکانی بەشی سەرەوەی بڵین کۆئەندامی هەناسە کە بریتە لە کۆکە و لە ئاو بەلوتە هات نەخوارەوە و لوودگیران و پاشانە چێ بۆ نیشانەکانی جەسەی بەعام کە بریتە لە سەر ئێشە و لەرزوتا و ئیجان ئێشە و بێهێزیەکی زۆر و لە پاشان ئەو نیشانانەی وەکو ڕەشانە و سکچوون و دڵتێکەڵاتن ئەمانە بەپێی زۆرێک لەسەر چاوەکان ئەگەر کەسێک توش بێت دەتوانێت 3 یان 4 کەسی دیکە توش بکات. بە پێچەوانەی جۆری یەکەم کە ئەلفایە کە هەڵگری ڤایرۆسەکە ڕەنگە 1 کەس یان 2 کەسی دیکە توش بکات. و ئەم شەپۆلەش بەداخەوە شەپۆلی دەلتایە کە سەرچاوەکەی لە گۆڕاوی هیندیەکەوە سەرچاوی گرتووە. هۆکارەکەی دیارە کە توانای خودی ڤایرۆسەکەیە، خودی خێزانی ڤایرۆسەکەیە کە ئەتوانێت زۆری جیاواز دروست بکە. لەبەر ئەوە ئەبێ زۆر هاوڵاتیان ئەمە بزانن کە کۆرۆنا بەڕاستی وا بە ئاسانی کۆنتترۆل نابێ ئەگەر هەمومان لە پشتی ئەم کۆنتترۆلکردنەوە نەبین. ئەویش بە هۆکارەکانی خۆپارێزی بە ئەنجامدانی ڤاکسینەکان بە دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغی و لە شوێنی گوماناوی. چەند نەوعەیەکە لە زۆر شوێن ڕوویاوە، لە باشووری ئەفریقا ڕوویاوە، لە کالیفۆرنیا ڕوویاوە و تازەترینیان ئەمەی بڵین لە هیندستان کە ڕوویە کە پێوتێت دێڵتا. دێڵتاکە خۆی هەر کۆرۆنا ڤایرەسە، بەس چییە؟ بازدانێک لە جینەکەیان ڕوویەوە ئەو پرۆتینەی کە لە دەوری ڤایرەسەکەی گۆڕانکاریەکتیان ڕوویە وە ئەکا زۆر بە سەریعی ئەنووسێ بە ڕووپۆشی هەناسەی توش بووە واکە زۆر بە سەریعی نیشانەکانی تیا دەرکێ و تا ڕادەیەک قورستر بێت. پێویست ناکە هاوڵاتیان بەبێ بینینی پزیشکی پسپۆر پشکنین ئەنجام بدەن. لە کاتی هەبوونی هەر نیشانەیەکی نەخۆشی کۆرۆنا بۆ پاراستنی خزمان و کەسانمان پێویستە خۆمان بە دوور بگرین و هۆشیار بین لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیاندا. لەبەرەوە گومانەکەین و هەرچەنە وەزارەتی تەندروستیش تاکیدی کردو کە زۆربەی زۆری حاڵەتەکان دێڵتا بێ لێرە لەبەری زۆر بە سەریعی بڵاوە بێتەوە کۆژێکێکە لە خەسڵەتەکانی. ئەو کەسانی کە ڤاکسینیان کردووە زۆر کەمتر داخلی نەخۆشخانەکان نەکرێن و بە خۆشحاڵیەوە زۆر کەمتریان و تەنانەت توانین بڵێن لە 100.1 تاکو ئێستا گیانیان لەدەست نەیاوە ئەوانەی کە ڤاکسینیان کردووە. لەبەر ئەو حاڵەتە ئەنجامدانی ڤاکسین بەرگریەکی گشتی دروستەکە بۆ ڤایرۆسەکە. هەروەکو زانین کە گۆڕاوەکان لە ڤایرۆسی کۆرۆنایە یعنی بە ژمارەیەکی زۆر کەم لە گۆڕانکاری کە پیانۆتری یەکەی ئەماینۆ ئەسید بەم گۆڕانکاریانە ژمارەیەکی زۆر کەم گۆڕاو دروستە بێ. بەڵام خۆشبەختانە ڤاکسینەکان زۆرینەی ئەو
یەکە هاوبەشانەیان هەڵگرتووە کە لە گۆڕاوەکانیشان هەیە کەواتە جۆرێک لە بەرگری دروستە بێ بەڵام بەداخەوە توشبوونەوەش هەیە لەم حاڵەتەیە کەواتە ئێمە لە ئەتوانین بڵین لە قۆناغێکی مام ناوەندیین بۆ بەرگریکردن لەم حاڵەتەیە تۆ زۆر گرنگە کە ئەگەر لە 50-60-70 بەرگری مامناوەند وەرگری زۆر لەوە باشترە کە هیچ بەرگری وەرنەگری کەواتە ئێمە لێرەوە توانین بڵین زۆر پێویستە کە هاوڵاتیان پشکنین ئەنجام ڤاکسین بکەن بەڵام لە هەمان کاتە بەڕاستی پشکنینیش ئەنجام بدەن پێش ڤاکسینکردن چونکە ئێستا هەروکۆ زانین پەتا بڵاوە ڤایرۆسەکە بڵاوە لەناو کۆمەڵگەیە کەواتە کاتێک کە ڤایرۆسەکە بڵاو بێ و ڤایرۆسەکەش بە شێوەیەکی سروشتی لە زۆرینەی خەڵکە بێنیشانەیە هەروکو لە شەپۆلەکانی تریشا بینیومانە لەم حاڵەتەیە کاتێک کە ڤاکسینکردن ڕوئەدا بەڵام ئەو کەسە بێنیشانەیە و هەڵگری ڤایرۆسە نیشانەکانی لەسەر دەرەکەوێ و بەداخەوە لە زۆر حاڵەتە توندیشیەکە چونکە تێکەڵکردنی ئەم دوانە ئەتوانم بڵێم دۆخەکەی زۆر ئاسایی نیەوە تا ڕادێکیش مەترسیدارە